کاکارزان سڵاو لە ئێوە سڵاو لە بینەران و بیسترانی کەناڵی ئاسمانی پەیام. دیارە ئێرە بنکەی سەرەکی دەستگای خێرخوازی بەخشینە لە شاری سلێمانی کەمێک لەمەوە بەر 100 خانەوادە و خێزانی بێباو هاوکاری کران لە پرۆژەی لە چوارچەوەی پرۆژەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانە وەکو وەزانن ئاگادارن ئێوە کە دەستگای خێرخوازی بەخشین بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان بەرنامەیەکی تێر و تەسەل و تەواوی داناوە کە هاوکارێکی بەرفراوانی ئەو کەسانەکە کە پێویستیان باوکاریە. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر هاوکاریەکانی ئەمڕۆی دەستگای خێرخوازی بەخشین میوانداری بەڕێز مامۆساریە کە مامۆساری سڵاو لێوە سوپاس بۆم دەرفەتە ئەگەر بێت و بۆمان باس بکەیت ئەمڕۆ هاوکاری کێتان کرد و پرۆژەکانتان لە چوارچێوەی چ پرۆژەیەکایە. سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە بینەرانیش داواکەرم لە خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تاعاتی عیبادەتی هەموو لایەکی قبوڵ کردبێت. دیارە ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین ساڵانە بە درێژایی ساڵ لە کار و چالاکی و پرۆژە داین بەڵام بە خستی و باڵین بە چڕتر لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بە حکومی ئەو داهاتەوە ئەو زەکات و خێر و سەدەقاتی کە ڕۆکاتە دەستگاکەمان کۆمەڵی پرۆژەی جوان و ناوازە لە بەرچاو ئەگرین. ئەم ساڵیش بە خۆشحاڵیەوە ئەو پرۆژانەی کە وەکو لە سەرەتای ڕەمەزانە ڕامانگەیان یەکێک لە پرۆژەکانمان یارمەتیدانی 200 خانەوادەی منداڵی بێباوەک بوو. ئەمڕۆ بە خۆشبەختیەوە زیاد لە 200ەکە لە ڕێگەی خێرخوازێکی تر توانیمان پرۆژەیەکی جوان پێشکەشکەین کە ئەویش 100 خانەوادە بوو بە بڕی 10 ملیۆن دینار هەر منداڵی 100,000 دینارمان پێ بەخشیوەواتە ئەوەی کە خۆمان بڕیارمان نابوو 200 منداڵ تا ئێستا ئەوە بۆ بە 300 منداڵ بۆیە داواکەین لە خێرۆمەندان و دەوڵەمەندانی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان کە ئینشاڵڵا بتوانن دەستباری ئەم جۆرە پرۆژانە بن هەر خێرخوازی هەر دەوڵەمەندی هەر کۆمپانیاک بێت. ئێمە منداڵی زۆرمان لایە ئەو منداڵانش کە ئەمڕۆ ئەو یارمەتیان وەرگرت هەڵبەتە ئەوانە نین کە موچیان هەیە ئەوانە کە موچەی جێگیریان هەیە زیاد لە 500 منداڵن ماگانە موچەی خۆیان وەرەگرن بەڵام ئەمانە وەکو ئەوەی کە منداڵی بێباوکن و مامەڵەکانیان لای ئێمەیە ساڵانە 2-3 جار لە مانگی ڕەمەزان و جەژنەکان و مناسبەکانە بەسەریان نەکەینەوە لە ڕێگەی ئەو خێرخوازانەوە. سوپاس بەخوای گەورە کەمێک پێش ئێستا توانیمان 100 خانەوادە ئەوانەی کە منداڵی بێباوکیان هەیە یەکی بە بڕی 100,000 دینار یارمەتیان بی. مامۆساری بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان پلانێکی تێر و تەسەلتان داناوە ئێوە خێرخوازان ئەمساڵ چۆن بەدەم پرۆژەکانی بەخشینەوە دێن و ئایا بەراورد بە ساڵانی ڕابردوو زیادی کردووە؟ سوپاس بەخوای گەورە ئیستیجابەی خەڵک و خێرخواز و خێرۆمەندان و دەوڵەمەندان زۆر باشە لەخوای گەورە بە زیابێەوە. ئەمڕۆ چەندی ڕەمەزانە هەفتەیەک لە ڕەمەزان ڕۆشتووە ئەوە پرۆژەیەکی 100 نەفەریمان پێشکەش کردووە و دڵنیان هەتاوەکو کۆتایی ڕەمەزان چەند پرۆژەیەکی تریش هەر ئاوایەت بۆ منداڵی بێباوک و خەڵکی تریش هەر دوێنێ و پێرە ئاگاداری کردوێتەوە کە حەزەکەن پرۆژەمان لەگەڵا بکەن و مەبلەغی پارە بێنن لە پرۆژەیەکا سەرفی بکەن. بۆ ئێمە دووبارەیەکەینەوە دوعای خێر بۆ خێرۆمەند و دەوڵەمەندان ناکەین. خوای پەروەردگار ڕزق و ڕۆزی حەڵاڵیان باتێەوە دڵنیاش بن لە فەرموودەکەی پێغەمبەری خوا کە فەرمێ ما نەقەسە مال من صەدەقەة ماڵ بە سەدەقە کەم ناکە چ جای ئەوەی کە واجب بێ لەسەری حەقی خەڵک بێ لەسەری حەقی خوا بێ لەسەری کە ئەو زەکاتەیە کە دەریەکە ئینشاءڵڵا داوایان لێکەین زیاتر و زۆر دەستبەربار من. زۆر سپاس بۆ ساریکا کازانەوەی ئاماژە بۆ بکەم لە پلانی مانگی ڕەمەزانی ساڵی ڕابردووە پلاندان رابوو کە هاوکاری 200 بێباوک بکرێت بەڵام ڕێژەکە بۆ سەر و 647 کەس بەرز بوویەوە. ئەم ساڵیش دەستگای خێرخوازی بەخشین دایناوە بە بڕی 450 ملیۆن هاوکاری 7000 خانەوادە بکە بەڵام وەتی بەرپرسانی بەخشین بە دڵنیاییەوە ڕێژەکە زیاتر ئەبێت. سپاس بۆ زانێرەکانی تۆ ڕاستی حەمامین پێمنێری پێیان لە شاری سلێمانیەوە. سپاس. لێژنەی ئەوقافی پەرلەمانی کوردستان و بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرەی هەرێم کۆ دەبنەوە و ڕێکار و بەرنامەی کاری ئەنجامدانی حەجی ئەمساڵ تاو توێ دەکەن بۆ وەرگرتنی زانیاری دەچینە لای وەلی سەلیم پێمنێری پێیان ڕاستەوخۆ وەلی سڵاو لێبێتەوە ئەم کاتت باش. لێژنەی ئەوقافی